لە کاتێکدا دۆخی دارایی هەرێمی کوردستان لە لێواری داڕماندایە و فەرمانبەران نازانن ژیان و بژێویان بەکوێ دەگات، سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچوو لە شاری دوبەی بەشداری لە لووتکەی جیهانی حکوومەتەکان دەکات. ئەم بەشداریە کە لە ژێر ناوی پێشکەوتن و حکومڕانی باش ئەنجام دەدرێت لەلایەن چاودێرانەوە تەنیا وەک خۆڵکردنە چاوی خەڵکو و نمایشێکی میدیایی دەبینرێت. بەو پێی لە واقعدا حکومڕانیەکەیان لە دابینکردنی سادەترین مافی هاوڵاتی کە موچەیە شکستی هێناوە. کێشەکە لەوەدایە ئەم لووتکەیە کە ماوەی 13 ساڵە بەردەوامە شوێنی گفتوگۆیە لەسەر حکوومەتی زیرەک، دروستکردنی وەزارەتی خۆشبەختی و پلاندانان بۆ ژیان لەسەر مەریخ. بەڵام شاندەکەی هەرێم لە کاتێکدا گوێ لەم باسانە دەگرن لە نیشتیمانەکەی خۆیاندا موچەخۆران لە دڵڕاوکەی نانی ژەمێکدان. بێباکی دەسەڵات گەیشتووەتە ئاستێک لەم هەفتە هەستیارەدا کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران نەکراوە، چونکە سەرۆکی حکوومەت سەرقاڵی پرۆتۆکۆڵە لە دوبەی. ئەم سەفەرە لە کاتێکدایە چارەنووسی موچەی مانگی یەک نادیارە. هۆکارەکەشی ئەوەیە حکوومەت هێشتا داهاتی نانەوتی 120 میلیارد دیناری ڕەوانەی بەغداد نەکردووە و بەغدادیش سوورە لەسەر نەناردنی موچە. کارەساتەکە قوڵترە، چونکە چارەنووسی موچەی مانگەکانی 11 و 12 ساڵی ڕابردووی 2025 بە تەواوی ونە و داهاتی ناوخۆی ئەو دوو مانگەش دیار نییە چی لێ هاتووە. بەپێی ئامار و بەداداچوونەکانی پەیام، ئەم شێوازە حکومڕانیە مێژوویەکی ڕەشی تۆمار کردووە. لە کابینەی هەشتەم و نۆیەمدا 18 موچە بە تەواوی نەدراون و 44 موچەش بە لێبڕین و پاشەکەوتەوە دابەش کراون، واتە 62 موچەی فەرمانبەران کراوەتە قوربانی. ئێستا کە 10 ساڵ بەسەر داهێنانی سیستەمی پاشەکەوت تێتەپەڕێت، نەک دۆخەکە باش نەبووە، بەڵکو لابرنی پاشەکەوتیش هیچ کاریگەرێکی نەبووە و قەیرانەکان قوڵتر بوونەتەوە. پاشەکەوتەکەش کەس نەیزانی چی بێسەر هات. ئەگەرچی موچە مافێکی یاساییە و هیچ پاساوێک بۆ لێبڕینی نییە، بەڵام ئەم قەیرانە دروستکراوە وای کردووە موچەخۆران نەک تەنیا لە گەڕانەوەی موچە فەوتاوەکان، بەڵکو لە وەرگرتنی موچەی مانگانەشیان بێئومێد بن. لە کاتێکدا دەسەڵاتداران بە گیرفانی پڕەوە لە وڵاتان باسی خۆشگوزەرانی دەکەن، ئێستا لە لووتکەی حکوومەتەکاندا کە بڕیارەکانی یاسایی و ملزەم نین تەنها مینبەرێکە بۆ دەستپێشخەری، پرسیارە جدیەکە ئەوەیە ئایا بەرپرسانی هەرێم لە ناو هۆڵەکاندا باس لە ئەزموونی حکومڕانی برسیکردن دەکەن یان باس لەوە دەکەن چۆن میلەتێک لە دڵڕاوکێدا دەهێڵنەوە، یان وەک هەمیشە وێنەیەک بۆ نمایشی بەردەم کامێرەکان دەگرن و موچەخۆران و هاوڵاتیانی هەرێمیش لە چاوەڕوانیدا دەهێڵنەوە.